ناجێگیریی دۆخی سیاسی و ئەمنی و کارانەبوونی ئەنجومەنی پارێزگای کەرکووک وای کردووە دۆخی ئابووری شارەکە تا دێت خراپتر دەبێت و جوڵە لە بازاڕەکان کەم بووەتەوە. هاوڵاتیان و کاسبکاران ئاماژە بەوە دەکەن بازاڕەکان بەهۆی دۆخی سیاسی شارەکەوە کڕیار کەمتر ڕووی تێدەکەن، بە تایبەتی هاوڵاتیانی کورد، چونکە پێیان وایە تا ئێستا باری سیاسی لەبار نییە بۆ جوڵەی ئابووری و کڕینی شتومەک لە بازاڕەکاندا. دۆخی ئەمنی و بازارگانی لە حالێ ناو کەرکووکە بازار سستە. لەبەرەوەی لە دوای 16 ئۆکتۆبرەوە وەزعی بەسەر کەرکووکە هاتووە، یعنی خەڵکەکە ئەوەی ترساوە دڵە ڕاوکێیە، ئیتر نەمانی حکوومەت بڵێن هەردوو حزبی دەسەڵات کە لێرە لەم شارەیە بوون تۆزە وای کردووە کارەگی سەر زیاتر سەر ملەتی کورد و دۆخەکە تۆ بڵێن ئەو دڵخۆشیە نییە. خەڵکش وەزعەکەش جارێ هەتا ئیساکە ئەوە نییە بڵێن 100% ئەمانە یان بڵێن باشە. وڵای لە ڕووی ئابووریەوە ئابووریەم بە تایبەتی ئەم شارە ئێسام خاڵە گومرکییان داناوە بەڕاستی ئێمە 1 مەترێکی فەرش بە 5,000 بوو، ئێستا ئەگەر لە گومرکەوە بێنیتی 7,000 لە سەر دەکەوێت. بەڕاستی خەڵکیش پارەی پێنیە و وەزی ئەمنی شەوی لێدێ وەزی ئەمنی ئەم شارە بەڕاستی نائارامی پێوە دیارە و وەزی ئابووریەکەیشەوە خەڵکە بینیت دێمە ئەمەلاکە ئاڵێنی هەرزانترین فەرشم پێ بڵێ ئیتر پێڵی 5,000 6,000 مەتری 7,000 بەڕاستی ئەڵێ پێم نییە. کاریگەریەکی زۆری کردووە سەر ئابووری کەرکووک، هۆکارەوەی کە ئێستا مەحافظ بە وەکالەتە، ئەنجومەن کۆ نابێتەوە، ئەنجومەن ناتوانێت قانونی یاسایی ئەو کەسانی کە ئەبێتە ئەوەی ڕێژەی یاسایی تەواو بێ ناتوان تەواوی بکەن. ئەمەش هۆکاری کردووە ناو بازار شت گران بووە کە شتیش گران بۆ خەڵک ناتوانێت ئاشێش بکڕێ. هۆکاری ئەوەیە داوا لە حکوومەتی هەرێم ئەکەین تا زووە بتوانێت ئەم گومرکە لابە. ئێمە لەم شارەیە 6 ئەندام پەرلەمان کوردمان هەیە، ئێوە 6 ئەندام پەرلەمانیشمان بۆ بکەن. ئێبراخۆ کوردن، ئێمەش کوردین، عارەبیش ڕازی نییە و تورکمانیش ڕازی نییە بەم گومرکە. شارەزایانی ئابووری ناجێگیریە و دۆخە دەگێڕنەوە بۆ ناسەقامگیری سیاسی و ئەمنی لە شارەکەدا. هاوکات نەبوونی ئیدارەی خۆجەیش بە هۆکارێکی تر دەزانن بۆ خراپی ڕەوشی ئابووری لە شاری کەرکووک. بەڵام لە دوای ڕووداوەکانی داعش هاتنی داعش و هەروەها دوجاری 16 ئۆکتۆبەر ئەوەندە دیکە یەساکە بارودۆخی کەرکووک لە ناجێگیری سیاسی هەیە، لە ناجێگیری ئیداریە، لە ناجێگیری ئەمنیە. ئەمەش بۆتەوەی کەوا هەموو جۆڵە ئابووری و چالێکی ئابووریەکان و پڕژەکانی ئابووری بەرەو سستی و بەرەو لاوازی و بەرەو نەمان بڕات. بۆیە لە دوای 16 ئۆکتۆبەر نرخەکان بەرەو بەرزبوون ڕۆیوە و هەروەها گروپەکان دەستیان گرتووە بەسەر زۆرێک لە شوێنەکانی ئابووری و هەروەها دانانی گومرکی لە نێوان هەولێر و سلێمانی و هەروەها نەبوونی ڕقابەی مالی لەیان ئەنجومەنی پارێزگا و کارە نەبوونی ئەنجومەنی پارێزگا و نەبوونی پارێزگایەکی شەرعی بۆ شارەکە ئەوەندە دیکەوەی کردووەکەوە چالاکی ئابووری سسی بڕابووی. بە درێژایی مێژوو کەرکووک خاڵی ململانی نێوان هەرێم و حکوومەتە یەک لە دوای یەکەکانی بەغدا بووە. هەرامەشە وای کردووە ئەو شارە سەقامگیری سیاسی و ئابووری و ئەمنی بەخۆیەوە نەبینێ. ئێستاش لە دوای 16 ئۆکتۆبەر و جارێکی تر شڵەژانی بارودۆخی سیاسی و ئەمنی هێندەی تر کێشەی جوڵەی ئابووری لە شارەکە دروست کردووە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.